لە بناری شاخی سوورێن و لە نێو سروشتی جوان و ڕازاوەی ناحیەی خوورماڵدا دەیان کۆشکی پڕ لە جیای بەهاری نمایش کراون. نازار سڵێمان خۆی و 6 ئەندامی دیکەی خێزانەکەی لە حەوتی بەیانێوە هاتوون بۆ ڤیسیڤاڵەکە و جیا بەهارەکانیان بۆ ئامادەبووان نمایش کردووە. ئەمەیچ یادۆخەوایی ئەمەش پیچکە بۆ کێلانی ئەمەش گیلاخەیە ئەیکولێنی و سووری ئەەکەیتەوە بە هێلکەوەی ئەمەش بەنایە ئەویش ئەیکولێنی و سووری ئەەکەیتەوە ئەی خۆی ئەوەش ڕێواسێ. کۆکردنەوەی جیاکان پێویستیان بە کەسانی شارەزا هەیە. پێویستە ئەو کەسانەی کۆیان دەکەنەوە شارەزاییان هەبێ لە ناسینەوەیان و لە ڕەگی شەوە هەڵیان نەکەنن. چەند ڕۆژی پێشوە 3-4 جار چوون بۆ شاخ، گیای شاخم هێناوە، گیا بەهاریەکان بەڕیشکەوە نەمێناوە، تێگەی بە چقۆ بڕیمە لەسەرەوە لەبەری بۆ ساڵی ئایندە هەڵباتەوە. بەس بەداخەوە ئەو قسەی جەنابەت زۆر ڕاستە، زۆر جار بعضێک کەس ئەڕوا بەڕیشکەوە دەرینە کە بەڕیشکەوە دەریشوی هێنا تیاچێ بۆ ساڵی ئایندە سەوز نابێتەوە. جیابەهارەکان جۆریان زۆرە و تام و چێژیشیان جیاوازە. مەرزیە یەکێکی دیکەیە لە بەشداربووانی ڤیسیڤاڵەکە و خۆی دەڵێت من شێفێکی باشم لە جیابەهارەکاندا و دەتوانم هەموو جۆرەکانی بەباشی ئامادە بکەم. تقریبا ئەتوانم هەمووی لێ بنێم، مەرچەنە هەندێک گیا هەیە لە ناوچەکەی منان نییە، بەڵام تر کات مێرە فێر بووم نزیک منتیقی چەمچەماڵ ئاغجەلەر لەوێ جیابەهارەکان هەیە، بەڵام بەو شێوەی ئێرەنا مەسەرەن ئێمە قنگرمان هەیە بەڵام ڕێواسمان نییە. مەسەلەن ئێمە بەعزێ شتی تر هەیە، مەسەلەن گێلاخە لەم شوێنانە هەیە بەڵام کەمە و ئەو خواستەشی لەسەر نییە کە لێرە خواستی زۆری لەسەرە. لە پاڵ بازاڕ و کۆبوونەوەی خەڵکی لە دەوری جیابەهارەکان بەشێک لە پیشەوەرانی دیکەش کاڵاکانیان هێناوەتە ئەم ڤیسیڤاڵە و لێرە ساغیان دەکەنەوە. جیابەهارەکان لای بەشێک لە هەونیشتیمانیان بە زێڕی سەوز ناسراوە، زیاتر لە ناوچە کوێسانەکان دەڕوێ و بڕیشیان سنووردارە. لەگەڵەوەشدا ئەگەر بە ڕێگەوە هەڵبکەندرێت بۆ ساڵێکی دیکە شین نابنەوە و لە ناو دەچن، بۆیە باشترە بە وریایەوە مامەڵەی لەگەڵ بکرێت. هەردی عوسمان، ڤار میدیا، ناحیەی خوورماڵ.